دەم باش تەماشەوانی گەلێکێژە کورد چی بکە دەهەڤرکێن مالکی و لیستای عێراقیەدا دنهادا بێگومان کریزەکاتی هات کە سەروان هەموو کریزین دنەوە گۆڕاپانە سیاسی و ئیدارەکردنا عێراقدا هەیە ئەوژەیەکی بەوێسە دەمێک و لە شەوا 20 سەر 21 vême heye هێزێکی ئەمنیا عێراقی چونە سەر ماڵا رافع العیساوی کە وەزیرێ داراییە و لەسەر ئۆفیساوی لە دەڤەرا کەسێکی لە ناوەڕستا بەغدا و 105 زێرەڤان و کارمەندی نویسینگی هاوی گرتنە هەروەها دۆژی کۆنگرەیەکە چەپەمەنیەدا رافع العیساوی کە دە هەمان دەمدا یەکێ سەرکردین لیستا عێراقیە و تعبیرێ لە پرانیا سونێن عێراقی دیکەن و سونێن عەرەبین عێراقی دیکە بەحسیان دەکرد و پێویستە نوری مالکی باوەری لێ بهێتە سەحەبکردن ji ber ku ew nekariye fiilen pabendî şeraketa rastexîneyan niştîmanî be bi takrawana biryarê dide wekû ew dibêje wekû Rafî Îsawî dibêje çûna van hêzan bu ser ofîsawî û sermalawî wekû milîşya binav kirin bêguman karvedan jî hebûne her wiha Salih Mudalayeke ku cêgirê Serêkwezîrên Îraqiya demeke digel malikî rewşa wan baş bûye ew jî kî behsiyan dekir ku eger di tehqîqatê dan ku di dîvdaçûnên ew zêrevanên Rafî Îsawî li dadgehê تو ji endamê lîsta Îraqiye beref nebin pêwîst e lîsta Îraqiye hem li Parlemanê Îraqê û hem li civata wezîran vekeşe her wiha serkirdeyekê diye lîsta Îraqiye jî dibêje ku di civîna dahatiya civata wezîrên Îraqê ew beş dergê nakin gelo ev hevfikên hate rojevê û bêguman niha jî Osman Nûcefî li Hewlêrê digel Mesûd Barzanî serokê Herêma Kurdistanê civiyaye û digel hin berpirsên dijî di civiyeyekê ji pirsênî wekû çapemendî de xweyekirin behsê rewşa nihaye û girtina zêrevanên Îsawî gelo ev krîza niha li Îraqê rojevê pêwîst e Kurd serkردên Kurdan serkirdatiya siyasiya Kurdistanê di nava vê hevkêşê da çawa bilîzê gelo bêlayan be an alîgirêyekê ji van tarafan be an hewl be navbijîwaniyê bû pêkenîna van her dokê pêk hatan wekû ku çavdêrî dibêjin Kurd li destpêka durustbûna Îraqê heye na rol gêre li pêkînana Erebên Sunne û Şîe di demekê de rewş bi vî awayî ye belê berezan Kurd çi bike li milmilanê malikê el Îraqiyê da wekû ê wê berêsazanî lê êsta da krîz qeyranekî dikey hatûta rojevê Îraqê we hatûta ser ew hemû qeyranekî êsta li Îraqda ye li çûnîtî îdarekirdin û berêwebirdinî Îraqda heye ew jî duayê ew ke li şewî 20 li ser 21 emange hêzekî emnî çûne ser malî Rafî el Îsawiyekê li serkirdekanî lîsta Îraqiye li hemankada wezîrî darayî Îraqê ke احتحامی نووسنگەکەی کراوە 150 لە پاسەوانەکانی لە ئەندامانی کارمەندەکانی نووسنگی دەستگیر کراون بێگومان دواتریش کاردانەوەی لێ پێی بۆ دوێنێش لە کنگرەیەکی ڕۆژنامەوانیدا رافع العیساوی لەگەڵ سەرکردەکانی دیکەی لیستی عێراقیە وەکو صالح مدڵایەکێ کە جێگیری سەرۆکوەزیرانی عێراقە ئۆسامە نوجێفی کە سەرۆکی پەرلەمانی عێراقە لە هەمان کات داوانی سەرکردەی لیستە عێراقی و سونەنە باستەوەی کردووە کە پێویستە لە ئێستادا نووری مالکی دەستبەرداری ئینسیحابی سیقە لە نووری مالکی جارێکی دیکە لە پەرلەمان ئەکتیڤ بکرێتەوە ئەو ڕەوشە هاتووتە ڕۆژەوە کورد لە ناو ئەم ململانەیە بە تایبەتی لە ئێستادا کە ئۆسامە نوجێفیش لە هەولێرە باسیەکێکی لە پرسەکان باسی ئەم ڕەوشاکە لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان کۆبووتەوە پێویستە کورد لەم وەزەی ئێستادا چی بکە ناو بژیوان بێ بەشێ بێ لە تەرەفێ لە کێشەکان ئەن خۆی دۆر بگرێت چی بکێ بەڕای ئێوە وەکو شارعی کوردستانی پێویستە سەرکرداتی کورد لە ئێستادا چی بکرێت لەو ململانێ تازەیە چیناس لە کەرکووکەوە فەرموو ئێوارە باشتر دەستخۆشی تارەکەت لێت هەم دەستخۆشی بۆ کارمەندانی MRC بەڵێ فەرموو لەسەر تەوەرەکەشتان ئەگەر ڕێنکە لێ ئەمێ ئاماژە بە شتێک هەم کاتی خۆی ڕۆڵەکانی ئێمە یاخود کەسانی کە براکانی باوکیان مێردەکانیان پێشمەرگە بوون ئاهاتن بەردەم دەرگای خۆیان شەهیدیانە کرد یعنی ئەمە هیچ شتێکی جوان نییە بەڕاستی پاشان کورد چی لێ هەتاوەکو ئەو شتێ لەبیر بچێتەوە خۆمان یعنی بە شوێنی خۆمان ئەم ئێستاکەم گەلەمان دەروست کردووە ئێستا مالیکی ئێوێنی زروفەکەتێکدا بەتایبەتی لە شاری کەرکووک کاچینە دەرێ تەقینەوە بێ تیرۆرە بێ هەزارەها کەس شەهید دەبێ وە مەلایەتە بچینە بازار وەسێت بکەین اینجا مالکی دەستبەرداری ئەو پۆستەی بێت چکە من دڵنیاتانەکەمەوە مالکی نمێنێ کەرکووک ڕێت ئەبێتە کوردستانی بێجگەلەوە هەموو کەسە بە ئازادیانە ئەژێ ئێمە دیموکراسین ئازادی بۆیە ئەبێ سەربەزی بهێن بەڵێ سپاس عەبدولقادر لەو لێرەوە فەرموو ئەو کاتت باش مام عەبدولقادر هەموو کاتێکت فەرموو برای بەڕێزم ئەمە مامزەلال ئینشاءالله سادەبتەوە مامزەلال لە کاتی خۆی زۆری هەوڵدا بە مالیکی گۆ قووا دزلەی تشکیل مەکە کردی مامزەلال ئەگەری دانی گوتی ئەو تونڕەوێ تۆ بەکاری دێنی فایدەی نییە تێدەگەی لێ سەدامی نەسەسەری لۆتی ناسە سەگری جماعەتی سنەی حەلەب محاولەیان کرد
کەوا خۆ دوور بگرن لە وەزعی نەحبەینی هەرێمی کوردستان و بەغدا بە جێوانیشی نەکرد ئەوە پڕی داوانیش بەڕای من هیچ شتێک نەمایە ئەو کابرایە هیچ مەزارەتی تێنێستەوە مەسعود بارزانی بتوانی نەفەسێک وەرگری ئاژبوونەوەی نیشتیوانی جێبەجێ بکە من بەڕای من ئەوڕۆکە ڕۆژی ئەوەی داهاتیە جارێکی پەیوەندی مەزەرابت کردوەتی گۆتم لەناو بەرلەمانی لموسی دەستێنن ئەوە ڕۆژەکەیە بستە ناو بەرلەمانی سکەی لێوە بگرنەوە ئەوە زۆر شتێکی چاکە بەڵام شنەکرە زەماحەتی ئایر حەیاوی ئەگەر شتێکی مەلموس نەدەڕێ کاک مەسعودی و ئیتیفاقێکی ستراتیژی لە نەحمەیان نەبی سمێنێ ئەوانش ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بە قووەت بوونەوە دیسانێکە ئەوانش لەمە هەر دەگەڕێنەوە لە ماڵێکی خراپتر دەکەن بەڵێ مام قادر داوا لەسەرەوە بازاڕی دەکەم بە قسە و بە ئەوانە دەگەریان پێک نەیە ئیلا بە مۆرکردنی ئیتیفاقێکی مەزبوط لەگەریان واسقە لەلارێکی وە بگرنەوە و هیچ کارێ دیمان نییە لەبەر ئەوەی نەبەرجێی مەدەکا نەبەرجێ بەرجێ هیچ کەسێک دەکا ئەو کابرا بەڵێ مام قادر سوپاس بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ سارا لە هەولێرەوە فەرموو سارا لە هەولێر ئەو کاتتان باش بەڵێ فەرموو هەموو کاتێک باشە حیاتم دەستخۆشی بەڕامەکەتان لێەکەم سوپاس فەرموو دێرەشەوە دەست بە دوعای هەبوو مامەکیان هیوادارین بە زووترین چاک خۆی گەر شفای بدە و چا بێتەوە بەڵێ بە خاترەوەی بەڕاستی هەتا بڵێ پیاوێکی بەڕێزە و چۆنەڵی پیاوێکی سیاسەت مەدارە عەزیزی دڵم بەڵێ کورد چی بکات بۆ ململانەکانی مالیکی حتما بە هیوارکردن ئینشەڵا تا دەبێت هیوادارم شەڕ نەبێتەوە بە خاترەوەی کوردی ئێمە زۆر داغان بووە لەمە زیاتر شەڕ نەبێتەوە کاک هاکار بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش نێچیروان لە سێمێلت گەلمەیە کەرەمکە الو مرحبا سەرچاوە دخوازە سەرکەوتنی بۆ بەرنامەوەی پێشکەشتی بکەم gelek spas kerem بلا بالبرامە بەتەوا مالکی سەری مەینای ئەف هیلال مەکینی داخوازەمەش سەرکردایەتیا کورد هەوەیە کۆڤا خەلەتیا پێشاف وەرگرن نەما بەس دژیەک بن و دوباره داخوازە سەرکەوتنی بووەکەم بەڵێ سوپاس علی لە سەی سایق فەرموو الو مرحبا سەرچاوم یاوەرەتان باش باشتر وەڵا بە بۆچوونی مرد کورد چاوەڕێ بکا باشترە بزانێ ئەو دوو لایەنە چی ئەکەن ئەگینا هیچ ئێمە کورد لە ڕابردووە زۆر عەزێتی بوو لە بینێوانە بەڵام هیچ کامێکیان هیچ پێزانینێکیان نەبوو و هیچ کامێکیان هیچ خاڵێکی ئیجابیان نییە بەرامبەر بە کورد ئەمە یەک دویش هەتاوەکو کورد چاوەڕێ بکات بزانێ ئەوان چی دەکەن هێزەکانی خۆی ئاسایشەکانی خۆی لە ناوچەدا بڕاوەکان بەهێزتر بکات زیاتر بتەویان بکە و هێزانش نەگەڕێنەوە باشتر بەڵێ سپاس هۆشمان لە هەولێر فەرموو ێوارە باش کاکەکار سەرچاوم وڵا زۆر سپاست دەکەم مەگە کاتم بدەیتێ یەک سەرنجم هەیە لەسەر بەڕێوەبەری کەناڵی ڕاگەاندنی ئەو KNN دوای دێمەسەتەوەرەکەت کاکی هوشمان پێمان باشە کە سەرنجی خۆ لەڕێ ئەو کەناڵەوە بێگومان کەناڵی پەیوەندیان زۆرە بەرنامەی مباشریان هەیە ئەگەر بەڵێ کەناڵە مباشیرەکانیان نییە و دانیشیان بەوەدا ناکە ئەوان ناتوانن ڕوبەڕووی نەوگلەیەکانی خەڵک ببنەوە بەڕاستی زۆر بەداخەوە بن بۆ تووشار عەبدوڵڵا کە بەڕێوەبەری کەناڵەیە پرسیاریان لێ کرد لە دواوتەیدا لە بەرنامەی کاتژمێردەدا خۆزگە خۆت لەم کەناڵی تۆ قسەم نەکردا چکم ئەم گفتوگویانەی ئێمە لەم کەناڵانەوە لە NRT لە زاگرۆز لەوانی تر بە سەلەحانەی دەزانێت زۆر بەداخەوە ئەوە ئاستی ڕۆشنبیری ئەو پیاوە بێ نازانم نوشیوان مستەفا چۆن کردوێتی بە بەڕێوەبەری ئەو کەناڵ کاکی هوشماند ئەوە پرسێکی شخصی ئەکرێ ئەوانیشە گۆوتم ئێمە ڕێزمان بۆ هەموو کەناڵەکانی ترە هەر کەناڵی خەوان سیاست و ستراتیژی و سیستەم و پرانسیپی کارکردنی خۆیەتی ئەگەر تو گلەیەک لە ئێمە NRT بخەینە سەرسەرم پێمان باشە لەسەر تەوەرەکەت تکایە فەرموو باڵێ کاکەگیان بۆ سەبارە بە تەوەرەکەشت من پێم باشە سەرکردایەتی کورد بۆ ئێمە مالیکی کاکە خشوونیێتە نێو ململانیەوە لەسەر ماف و حەقی خۆشمان هێشتا ئەو ململانیەمان لەگەڵا دەکا من پێم باشە سەرکردایەتی کورد بە تایبەتی جەنابی سەرۆک یعنی بەڕاستی بەشدار بێت ململانیەدا بەڵام بە قازانجی کورد تەواو بێ وەکو دەڵێ کۆمپیالەیەکی گرنتی هەبێ بۆ نێوان ئێمە و عێراقێت چونکە تا ئێستاش
واحد دەکەین عێراقی ئەو عێراقیە نییە کە لەگەڵ ئێمە هاوپەیمانێکی ستراتیژی بە قووەت بێ و پشتیوانی دێ بکە بینیمان لەم کێشانەی دوایە ئەوان بێدەنگ بوون لە هەموو ئاستەکاندا بۆیە پێمان باشە بەشدار بێ دەم ململانێ بەڕاستی بۆ خستنی مالیکی مالیکی کابرایەکە پێویستە بخرێت بەڵێ کاک کوشمان سپاس بۆ سەرنجی تۆش بەڵەنت لە سیروانەوە بەڵێ بەڵەنت لە سیروان فەرموو کاک بەڵەنتێکە لە سەر هێر بێ بەڵێ شێخ سوتار لە سلێمانی ئەم کاتە باش کاکەکار سەرچام کاک شێخ دەست خۆش بۆتەوە وەرەگەر سپاس فەرموو ئێمە بێ سەرکردایەتی زۆر بە ئاگابێ ئەنی کۆمەڵی هەڵەی چاک تێپەڕیەوە بەسەریانە بەڕێز سەرۆکایەتی هەرێم چەند کات ئوسامە نەجەیفی هاتە سەلاحەدین لەم قەیرانی هەرێمی کوردستان لیستی عێراقیە هیچ هەڵوێستێکی جدی نەبوو لەسەر مافەکانی کورد پێم وایە ئەدە سەرکردایەتی کورد چاوەڕێی کاتکە چاوەڕێ کات دەنێت چ قەیرانەکان لەکوێوە سەرکێشێت ئەمجا کارتەکانی خۆی بەکاربێنێ تا ئێستێش کاگەکار سەرکردایەتی ڕوونی نەکردوتەوە بۆ میلەت ئێمە کێشەمان چیە لەگەڵ مالیکیا من داوا ئەەکەم هیچ گرژیەک دروست نەکا لەگەڵ مالیکیا بۆ خستنی مالیکی چونکە ئێمەمان دیار نییە بەدیلی مالیکی کێ ناڵێ بەدیلی مالیکی زۆر لەوە خراتر نابێت کە ئێمە چاوەڕێەکەن دەست خۆشبەتەوە بەڵێ سپاس بەڵێ بەرزان بەپێی سەرچاو هەواڵیەکان دوای دۆڕژی دیکە وەفدێک لە هەرێمی کوردستان بە سەرۆکاتی دکتۆر بەرەمساڵە و فازڵ میرانی کە پێک هاتووە لە پسپۆرەکانی وەزارەتی سامانە سەرۆشتەکان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە سەردانی بەغداکەن بۆ چونیەتی گوت و بێژکردن لەسەر چارەسەرکردنی کریزەی ئێستای عێراق مستەفا لە شکارتەوە فەرموو دەستخۆشی بەنامەکەت لێ یەکەم زۆر سپاس بە نسبەتەوە تەوەرەوە دەستخۆشی دەکەم پێویستە ئەو هەڵەی سەرکردایەتی سیاسی کورد وەکو جارێتکە نەکە مەسەلەی تارق هاشمی و ئەوانە کە هاتن دیسانی هەڵەی کوچکە و کاتی ئێمە لەگەڵ مالیکی لێماقەوە حزبی عێراقیە بووە تا حدەش لیستی عێراقیە بە تێوەڕامە بوو وەکو تەماشەکە حیسابێک هەندێک بەڕیاری داهات لە مەساڵحی عێراقی بوو نەک مەساڵحی کورد ئێستا باشترین حەل ئەوەیە کە کورد دانیشی لە ڕێی پەرلەمانەوە بی لەگەڵ حکوومەتی ناوەت نەک لە ڕێی حیزبێکی کەسایەتی شەخسی چونکە کات خۆش کە مالیکی دانرێنەگە 22 خاڵ ناهەنە ئایا 22 خاڵە چی لێ هات یەگە مالیکی کات خۆ کە لە سەر ڕێکەوت بوون بۆ ئێستا یەک حیزبیان باسی 22 خاڵەکە 20 خاڵەکەی ناکە چونکە هەر شتێک لە هەر باکستۆکە مەسەلەی کوردیا هەیە ئەڵێ برا لەگە بەش برا بێ مەگەر قەزە لە لای خوددا بێ ئەگەر هەموو پەنجەکان بەیەکەوە بوو نەتوانن چارەسەری ملەتی کورد بکرێت بەڵام پێم وایە بە تاقە شەخص هیچ چارەسەر ناکرێت تەنانەت لە مەساڵحی خۆەتی هیچ کەنە بەڵێ سید لەطیف زۆر سپاس کاک مستەفا سید لەطیف لە سێکانی فەرموو بەڵێ شەو باش باشتر بەڕێزی ئەوە دوعای چاکبوونۆز و چاکبوونەوە بۆ بەڕێز مامدەلالەکەم بەڵێ ڕخنەشم لە مەلاکان هەیە بە عام نەگەوەی کەبرێ یەک و دوو لەبەرەوەی دوێنێ لە زوعمەدا کەس دوعای نەکرد بۆ بەڕێز مامدەلال کەم بوون یانی ئەوانەی کە کردیان بەڕاستی لە هەولێر و لە کەرکوو شارەکانی کەرکوو کرات بەڵێ داوام لە هەموو مەلاکان هەیە لە هەموو خوتبەکان باسی ئەوە بکەن دوعا بۆ بەڕێز مامدەلال بکرێن شەو باش و بەڵێ باشتر سپاس بەختیار لە چەمچەماڵەوە فەرموو سپاس وڵا تەوەرەکەتان سپاس بۆ تەوەرەکەتان سپاس من وڵا بەڕاستیەوەی من تێبینیم هەیە لەسەرەوەی کە کورد لەگەڵ بەغایە وەکو پێویست کە مامەڵەی کردووە خۆی هاتنی لیستی عێراقیە و جەماعەتی مقتەدا سەدر و لیستی عێراقیە ئوسامە نەجەفی و ئوسامە نەجەفی و ئەوەی لیستی عێراقی کە هاتبوون لەتەک بەڕێز کاک مەسعودەوە دانیشتبوون ئەوانە ئەگەر ڕاستی بێ لە مەسەلەیەکی کوردی هەیە ئەوانە گورگن لە پێستی مەڕە هیچیان بۆ کورد نەکرد لە کاتی پێویستا کورد لە بەغا ئەوە لەگەڵ مالیکیا کێشەکەی قول بۆوانی ئەوان پشتیان تێکرد بەڕاستی سەرکردایەتی کورد ئەگەر بەوردبینتر لە مەسەلەکانی بڕوانایە ئێستا لەگەڵ مالیکیا ناگەیشتە ئەوە ئەتوانی بە کێشەکان حەلکە و هیچی نەکرد وە سیاسەتی دروستی جەنابی سەرۆکۆمار ئینشەڵا خوای گەورە شفایەدا بەڕاستی سیاسەتەکەی حەکیمانە بوو بۆ چارەسەرکردنی کێشەکان بەس هەنیە لایەن و هەنیە خەڵکی ئەملاولا نەیانێشت ئەو کێشەکان بەڵێ کاک بەختیار بەڵێ سپاس بەڕێزان سامی عسکەرێکی لە سەرکردەکانی دەوڵەتی یاسای کە نووری مالیکی سەرۆکاتیە کارەگەێنێت کە وەکو خۆی ئەڵێ کە لیستی عێراقیە ئەڵێ ئێمە لە حکوومەتە ئەکشینەوە با بکشینەوە وەکو خۆی ئەڵێ خواحافیزیان بێ با بکشێنەوە لەبەرەوە ناکرێت یەک لیست لە هەمان دەمدا هەم ئۆپۆزیسیۆن بێ هەم لە ناودەسەڵاتیشدا بێ بێگومان سامی عسکەری بەم شێوە بێمنەتە لە لیستی عێراقیە کرد بکشێتەوە گەل وای کە لیستی عێراقیە بکشێتەوە لە ناو حکوومەتە لە ناو پرۆسە سیاسی لە عێراقدا ڕەوشێکی لێ دەگۆڕانکاریەکان بەرەو ئاراستەی کێڕان بێگومان لە هەر کریزێک لە عێراق بێتە
ڕۆژەوە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان گەرم و گۆڕا بێ پێکهێنانی ئەو حکوومەتی ئێستا لە 2010 بێگومان دەست پێشخەری لە هەولێرەوە بوو کە ئەو حکوومەتە لەسەر پێکهێنا ئێستاش کە کێشەکان دروستە بن زیاتر سەرکردەکان ڕوو لە هەولێرەکەن پێویستە ئەمجارە ڕووی سەرکرداتی سیاسی هەرێمی کوردستان لەم ململانەی نێوان عەرەبی شیعە و عەرەبی سونە لە عێراقا ئەم با بڵێن لیستی دەوڵەتی یاسا لە گەلیستی العێراقیە کە لیستی یەکەم و دووەمی هەڵبژاردنەکان براوای هەڵبژاردنەکانی 2010 بوون لە عێراقا پێویستە چی بێ ئەحمەد لە دۆکێ کەرەمکە کاک ئەحمەد کەرەمکە دەم باش باشتر ئەوەنی کاکەکە باشی زۆر سپاس فەرموو كان سبارة موقف الكرداش بيوضع اللي قاعدين بينما قائمة عراقية قائمة عراقية خاصة تربو منابنا مال نابنا مال وخرابتنش مالكي بوما الليلة قيادة كردية سرق باغاني بيتن نافشي بتن بو برجوان ديام ملتي كرد اولا ما دخل تطبيق بتن وضمانات بصين التوقيع أمم المتحدة حاضر بت ولاينة أمريكا بريطانيا وأمريكا ولاينة حاضر سر قال قائمة عراقي هكذا بيسا دي شارو جيتا سرد الخوصة كن دي بينك المدن دوێتن اتفاقاوی گەلوانە مەسلحەتا ملەتی کوردە بتن لێ کاک ئەحمەد کوردان پێشترجی دیگە لیستێندندا هەفەیمانەتیان چارقۆلی و پێنجقۆلی دیگە لە ئەحزابێن دنیان شیعاندا هەبوونە دیگەل حکوومەتە لەسەر پرۆتۆکۆلێکی ڕێکەفتنە کە حکوومەت لێ وەکو کورد دەبێژن لایەنی بەرامبەر ڕێزیل ئیمزا و ڕێزیل وان هەموو ڕێکەفتن نامەخانەکێک کۆ بێ دیکومنت لە بەردەزانە ئەگەر ئەف تشتێکی وەساژی بێگەل و ئەگەر ئیرادا بەرامبەر ئیراداکە پێست نەبێ بوانە لە هەفاتنان تو چاوە دەبێژی رابيجي خبير سيدك بنصيب ما كرد أم هندي كرد بنصيب ما نصيبين بس بيت اللاينة محايدة دولة حاضر بتبيت اتفاق الأمم المتحدة بتشي أمريكا بتشي بريطانيا بتربي معاهدة حاضر بت أو صبي أم القلوانة داخل من الملاني بن السحب الثقة جيبكن أو حيدر الملا قاضي جيد بيجا أشيفاني ولا بيجتن النابي قيادة دجلة بدركن بس بلا بنينت بس بدركن بلا خده يعني نخش هدفت قوتك الويلي ضد كردابتن أم كرد الويلي محايد اتفاق بكن سر حقوق كردا ما ضصل بك الحمي تطبيع احصاء استفتاء بيت كرني ام القلوان ليت كرني ام الجيخونه وفيش مرقاش هنا زبرت شويه بالك يا احمد سباز بسرنجته رخصت بتيك ديجي في سركنالي تبعنا تبع او ميسونه كميسونه بيتونه بيجتن قلتي مع الاسف او كرده مع الاسف قلتي كرده جي ومحامي نزاتشاوا قلنا بيسوني وقلنا الريفيو شكل وقت السنه خد شاي هذا قلت شاي حصاروت جدا برامبري بارزاني او شيء موقعي شيء اعرابي او وصل هذا استنا گشتم باس الكومنتات اخيره هر چای بيت سپاس بسرنجاتك اك احمد جيفارا لكلارا وفرمو جيفارا باش برا سرچاوم كا سكاني من لواني طوزك اشتورا كلابم بس من حزكم ليره كرداني هر چوار پاشەی کوردستان بڵێم کە دوای قسەکانی سەرۆکی هەرێم نەکەون قسەکانی ئەو تەنها قسەی لۆکاڵی سەر شاشەکانن ئەو کاتێک کە سەرۆکی هەرێم ئارەزووی لێ بێت ئەوم پێی ناڵێم سەرۆکی هەرێم پێڵێم سکرتێری حیزبێکە بەرەو بە سەرۆکی خۆبی نازانم ئەو کاتێک کە ئارەزووی لێ بێ قەیران و کێشە دروستەکە ئەو کاتێک کە ئارەزووی لێ نەبێ هەموو کەسێک بە دۆستی کورد دەزانێ کاکە ئەوی تێ کێشە لەگەڵ حکوومەتی عێراقیا دروستەکە بۆ ناتوانێت حکوومەتی ئێران و حکوومەتی تورکیا چەند ساڵە تۆپارانی سنوورەکانەکە و سنوورەکانە بەزێن بۆ بەرامبەر ئەوان هیچ هەڵوێستێکی نییە لەبەرەوەی تەنها لەبەرەوەی مەسلحەتی خۆی تایە لەبەرەوەی بەرژەوەندی خۆی تایە بۆیە داوە بە تایبەتی کوردانی بەڵام کاکە جیبارە لە ئێستادا لە ئێستای کریزی ئەو قەیران ئێستا لە عێراقدا کورد هەموو یەک دەنگە کورتاڵێ فعلەن بێگومان ئەو دەست پێشخەریەی لیستی گۆڕان بزۆنەوەی گۆڕان بۆ کۆبوونەوەی سەرۆکی هەرێم لە مەخیرا کرا کۆمەڵێکی دیکە هەمووی هاوڕانە لەسەرەوە کە پێکهێنانی ئۆپراسیۆنی دیجە زۆر خەتەرە هەڵویستەکانی مالێکی زۆر خەتەرن لەسەر کووردا کاکە هەکار با حسابەکان بۆ خۆیان ڕێکەوتن بکەن بەڵام خەڵکی مەدەنیان لەگەڵانیە خەڵکی سیڤیلیان لەگەڵانیە با حزبەکان چ گۆڕان چ یەکگرتو چ کۆمە با هەمویان بۆ خۆیان لەسەر شاشە ڕێکەوت بەڵام کە خەڵکیان لەگەڵانە بێ ئەی ئەوە ناڵێ نێمە نینەری خەڵکی کوردستانی نۆنی نەری جادەکەینەی وەکو تۆڵێ مادەم خەڵکی لەگەڵ نەبێ بۆ هەرێکیان بە 100,000 دەنگیان بێت کاکە هەکار ئەوان تەنها لە کاتی حملێ وژاردنەکان خۆیان بە نوێنەری خەڵکەزان ئەی کێ ئێستا نینەری خەڵکە بەڕای تۆ ئەتوانین نونەراتی خەری بکە کاک جیڤارە نەری خەڵک هەموو کەسێک دەتوانێت چۆن گروپی کەم ئەندامەکانمان بینا کە خۆیان نوێنەرایەتی خۆیانیان کرد هەر ئەوان ملت هەر دەتوانێت فەرمو ئەو حزبەکەی سەرۆکی هەرێمەکە کە ئەندامەکانی بەبێ قاچ بەسەر جادەکانە ڕاکێشە من دڵ بۆ سەرۆکە خۆشکەم ئەبێ ئەوە سەرۆکی من بێت بۆیە داوا لە ئەم پارچەی خۆمانەکەم بە تایبەتی کاکەوەتە سەرۆکی هەرێم خۆی کە ئاشاوی خستۆتە پارچەکانی تریشەوە بەڵێ کاک جیڤارە بەڵێ سپاس بەسەرنجی تۆ ڕێناسە لە دهۆکێ کەرەمکە کاک ڕێناس الو دەم باشە بەڕێک باشتر کەرەمکە دەم باشە وار باش باشتر سەرچاوە
باشی برا زۆر سپاس فەرموو باوێ. دەستپێکی داخواز سلامەتی بۆ مەبزەڵ تەلەبانێت خاڵ. بەڵێ کاگرێ نەسەکە تەلەڤیزیۆن خۆکیم کەی کەرێمکەت خزمەتدامە. باشە بەرز بۆ کاودانم بەزۆر مەبزەڵ گەلێکە بۆ عێراقی. بەڵێ وأفس هذه الأوبوزيسيون أو بس جي رخن العراق بجن أنا أوجد خضاري كارية بجن بو بيشتاد ديال نوري مالكي. بله كاكرين عس سپاس بسرنجاتا جي والشعر الأولي رو فرمو. أم كاتو باش. همو كاتك. باش بريزم. سپاس كاك والشعر فرمو. دست خوشیم برنامه‌تان لداشم. سپاس. برای ما وقو کرد حقاقی است که یک دنگ نبودی یک حلوی چیز نبودی. اگر بگرینو سالانی 2003 کاتی آزادی حراق هر دو پارتی فرمان روا برای که ایشان لسر ناو تدابرا و کن نکرد لپینا و حزبیتی که خود کاریان کرد. اگر ببینید او حربانی هاورده هاتبون بو کرکوک بون سنورکان هر همیان نمان. دای بو خویان هر همیان هینانو تسکیان بو کردن. بالنسبة أو سروق وزيراني عراقيش تشتنا بيت تشيع بيتن استاك خدي تارق هاشمي كاستاك توانبارا حرات ولا عراق دان ماوا أويش بيت زي هما نوري مالكي هما هلويسي دا بيتن بالا بوي اما دا بيتن وكو كرد يك هلويس بين بله كاك شعر سپاس بتوش علي لسليماني فرمو كاتو باشو دست خوشي ليكم زور سپاس والله من داول مسؤول برزاني كم المعين لقل ماليشينا قال برد سكراي خويتي وقت او بزعيفي دروسي كر سبا خود بوا وتعذبوش هناك من المعين لغانك اما ام بيني شي بيني كردو ماليشي براسي شخصي بيني مسؤول برزاني هنا داوي لبرنا كم مركز والد تازه ماليشي ما مسؤول برزاني ناكويت وداوي شي كم عاشتي لقال براتو براسي مشكله ننوا هیوادارم جوی لە قسەکانشم بێت و وەخە خەڵکی تریژ بۆ نەڵێ وەڵام مەسعود بەرزانی وای کرد و وای کرد مەسعود بەرزانی بەس ململانەی کرد لەگەڵ مالیکیە کاکە ململانەی شەخسی بوو دوایی بوو بە سیاسی و تازە مالکی بەو ناکەوێت هیوادارم بە ئاشتی وەزعەکە بێنەوە و داوای لەخوا کەم سەرۆک کۆمار ئەم جارە بێتەوە سەر کورسی و کێشەکە بەڵێ حەلفکا داوا لەخواکەم بەڵێ کاکەلی سپاس عەبدوڵڵا لە هەولێرەوە فەرموو. الو يا رب ازميرم سرچاو توني باشي سپاس فرمو برزم بالنسبة توركت كرد نابي بهي شويش مثماني بعرب كبتواتي لوتي بقى لسالاني يظنم تيش هشتا لشيستا كانت تأسل لقد تيجي لقد صعبها بس جاني ده او كان جفارة داري بصرو تشخومنا سرو شاري بصرو تشخومنا زانم قناعاتم او اللي خما على رأي شخص خما لما يكون في شيء برنامج الدراسة كم او كابر بعثي اگر بخوش اياهم نزباري كونه بعثيها او الرأي خما رأي بمولاه لاني خواوش اللي بتاكثر الجزء برنامج الدراسة ما لهم يوارد مش تلفون ده كم معصوم نادي او رواري ورم قلت بس اول رأي شخصي خما او كابريان بخوي بحثي بويان كونه بعثيها كم كابرايا كاك عبد الله او كاك جيفاري لكلار بالا كاك عبد الله بگو من هر کسی که آزاده چون سرنجی خوینی شمدا بله زواني اتو كابراك هذا شو كردتو بشيء زواني يعني لنا او برنامج جناب طبعا اوروبا لهم دنيا خارج دبيني ودبيستي زواني كهذا خد بشيء بعترفته ليك دولي منجلي بكسر بله بله من ناتوام رأي خوب دم ليرة سپاس بو سرنجی تو بله برزان بگومان لسر برادو خیستاش مکتبی سیاسی کتین شمانی کردستان امریکا بود تو بلاغی که بلاغ کرد تو بگومان لنا بلاغی که باسی و همو روشی عراقش کردوا غیاب امام جلال و کسر کماری عراق لستی پروسه سیاسی لإراده کسر کماری عراق یکی که لسر کده کان لهریمی کردستان بگومان اوقات چند تأثیری خویه به لو نزاعاتنا ولو هم گفتگویانی لروشی عراق ده آن هاتنی سر کده کانی لیست بو هوليري پایتخت کو بنان لګل سروي کریم کورسان مسعود بارزاني راوشه کې بر چاره سه کې را پیوسه کورچیب کا وکو ای وکو شارع کردستانی سرجدان چیه وکو خوش تانالین وکو چادرکانی شالن پیش استاج بگومان کورد زور فرصه زیرینی لدز داول سروي کبتوان لچرچه او هم نزاعاتن الى عراق دلنوان عربي شيعه سنه ده هي روشي پیش هتکان بتوان راوشه کې بخو بخوزتا کورت یاری کړي کی سره کی راوشه کې به بلایم به لدوره تماشا کا برای و چی به رمضان لبردرش فرمو عليك رمضان السلام عليكم باشون
زۆر سپاس کەرم کە ئەم کاتتان باش هەموو کاتێکت ئەگەر تەلەڤیزیۆنەکەت کچکەی زۆر باشتر ئەبین باش والله کات زاتێ بینیەکماوەیە من بخۆم زان پێویستە هەموو کوردی یەک هەلوز بن لەگەیەک ئەگەر هەچ لیستەی هەبیت لیستەی گۆران بی پارتی بی یەکێتی بی ئەمیری بی یەکگرتو بی پێویستە هەموو پشتیوانی یەک بکەن چونکە کورد ئێستا کاتی یعنی پشتیوانی یەک بکەیت لا حلسين يعني زانسي رخني ليك بغيت او كسي حزبك ناوي بالانتخابات اللي خوين دراكي بس لو كاتي لا بالله الجهاز برلماني يعني حمو بشتواني يكبكن حمو بيهدن من بيخل والزبن كان عبيد او كسجا كمن عوام يعني بني ادم بيت ازبي ابدا بني ادم بس ناو دام دزگاکانو رایدون و تلویزیون و رخنه کردن کاتی وینیه کاتی وی پشتیوانی یک بگیرید بله متخرفیه بله کاکی رمضان سپاس بۆ تۆش سەروەر لە سلێمانیا فەرموو ئێوارەتان باش بڕێتم ئەمە بەڵێ باشتر کای سەروەر دەستخۆشتانە دەکەم سپاس بۆ تۆ فەرموو سەبارەت بەو تەوەرەیە بەڕای من کورد لە سەرەتاوە لە 2003 هەموو شتێکی دۆڕاندووە ئەنی هەر کەسێک کتێبەکەی پۆڵ برێمەر بخوێنێتەوە دەزانێت چۆن نییە کورد چی کردەوە چی دۆڕاندووە و چی هیچ شتێکی بەدەست نهێنا ئەو سەرکردانە و سەبارەت بە مام جەلالەیش بەڕای من چاک بێتەوە چاک نەبێتەوە کەسێکی هەر دەبێ جێ بگرێتەوە کەسێکی لەو یەکتر باشتر بەڕای من چاک نەبێتەوە زۆر باشترە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ جان ڕەوشان هەیە عێراقدا گەلو کورد چاوا بلیزە چاوا سیاسەتێ بگێ چاوا تەعاملێ دیگەل ئەجندا و دیگەلوان پێش هاتان بکە بە تایبەتی ڕەوش و پەیوەندیە نابەرە لیستە عێراقیە و لیستە دەوڵەتە یاسا بە سەرۆکاتیە نوری مالیکی دنهادا تەولی هەبوویە و تێکچوویە ڕەوشەوان لیستە عێراقیە دەبێژە لە جڤینا دەهێت یا جواتە وەزیرین عێراق و بەشداری ناکەن سەرکردەیەکی لیستە دەوڵەتە یاساجی سامی ئەسکەری دەبێژە بەشداریە نەکەن خوا حافیز بێت ئەو بەشداریە بکەن یان نەکەن پێویستە ئەجندای خوا دیاری بکەن یان دەسەڵاتدارن یان ژێ ئۆپۆزیسیۆن دوی وڵاتیدا دناژدا و سەمەندجەی وەکو سەرۆکی پەرلەمانێکی سەرکردنی لیستە عێراقیە بێگومان لە هەولێرەیە دیگەل سەرۆکی هەرێما کوردستانی جڤایە و دناژیدا چاودێر بەحسی ڕەوشە دەکەن گەل و کورد نها چ بکە دناڤان وان لیستیکەن دناڤان هەردوو پێکهاتێن سەرەکیین عێراقی تایبەت لیستە عێراقیە و لیستە دەوڵەتە یاسا کۆ دوو لیستێن کۆ دوامێن سەرکردنێن هەڵبژاردنێن 2010 بوون پشتی vê navberê dîsandê bi hev rabî. Dubara sala fêjanê li ser Turê Komalatê pê cênartî hin komênt bûma hatine ciwana geşkar heseriya alê min alêm Kurdiyekê şit xwe bigirêtەوە biçête navî nazanim yek şit baz komênteke baş mutewazaniye berhal herwa hazim Sorçîs Enûsê beşwekî katî li Engerê Îraqiye bikata Komalekî li ser hukm la bidirêt herwiha akamîş بله هر وال ریبار چاتوش انوسه دبیت کورت همو دست ناو دز بیتو نبی جاری کی دیگه هیچ سرکرده کی تر حول بدات چاکی ام بکاتوا او ناکوکیه بخوزیتوا بتوانه زیاتر زخت لسر مالی کی بکات تا لسر پوستکی دور بخریتوا هر وها اشتی کمالش انوسه دبیجم دما مار مجیل دبیت بتنه جیران خوفت دات برحال بەرەزان لە سەرمان تەوەرمە لە خزمەتی سەرنجەکانی ئێوەدام کورچی بکرێت لە ڕەوشی ئێستای عێراقدا لە تێکچوونی پەیوەندیەکانی نێوان لیستی عێراقیە و لیستی دەوڵەتی یاسا بە سەرۆکاتی نوری مالیکی دیار لە شاری سلێمانی فەرموو ئەلو کاکارە بکاتەوە باش هەموو کاتێکت ئەلو بەڵێ جێم لێ تەکای دیار وەڵام من ئینەکەم لەسەر تەوەرەکەی جەنابیشتان نییە بەس جوابانوەیەک بۆ نازانم جیڤارایە ناڤارایە چییە لە کەلارەوە جیڤارا بوو بەڵێ کێشەی خسۆتە پارچەکانی تری کوردستانیشەوە هەر سەرۆکی هەرێم و پارتەکەیەتی کە بە مادی و معنەوی و بە چەک و بە هەموو شێوەیەک هاوکاری کوردەکانی سووریاکا بۆ ڕوخانی ڕژەمەکەی بەسارەشەت بەس زۆر حەیف بوو ئەو پیاوەکە لە کەلارە وەڵێ مەسعود بەرزانی ئاژاوە خاتە پارچەکانی تری کوردستانەوە بۆیە پێڵەمەگە مەسعود بەرزانی پارتەکەی نەبووە ئێستا جەنابی و هەزاری وەکو جەنابی تێگەی
ئێستا ئەلپالەکران و ئێستا ماڵ و مناڵ و شەرەف خۆی خاونی بەڵێ کاک دیاری بەدەست عەبدولئەمیر زەیدیەوە بوو بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆش بەڕێزانن پێمان باشە بەشەیەکی منطقی لەسەر تەوەرەکە قسە بکەین سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرکردەکانی سیاسی لە هەرێمی کوردستان لیستا و پەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق بزۆن یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزۆنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراقیا و هەموو نینەراتی جادەی کوردستانی هەرێکیان بەپێی نیزبەی خۆیان هەرێکیان بەپێی ئەو دەنگانێ بەدەستهێنەوە لە ڕەوشی ئێستا عێراق چی بکەن تکایە با لەسەر بابەتەکە قسە بکەین نە کەسێک جابدانەوەی بکەوینە جابدانەوە هیوادارم سەرنجی هەمووتان بە لەسەر تەوەرەکە ببۆی ئێوە جادەی کوردستانیش بزانن سەرکردەکان جادەی کوردستانی چیاوێ مەطلەبی چییە لە ڕۆژی ئێستادا پێویستە چی بکرێت هەردی لە حەمرینەوە فەرموو یارە باش سەرچاوم وەڵایی لەسەر تەوەرەکە یەکەم ئەم کاتە باز لە هەمووتان لە بینەرانی بەڕێزیش بەڵێ کای کردی فەرموو من لەسەر تەوەرەکە هیوادارم ئەم جارە و جارەکانی تر نەبێت بەڵێ ئەی چی بکرێت کوردیت هەڵوێز بێت ئەم جارەی کە بۆنە من لەم کاتە کێشەشی ئەو سونە هەیە ئەم جارش کە سونەکان هاتونە بۆ بەغدا لە بەغداوە دێن بۆ هەولێر لەسەر حسابی کورد نەبێت و کوردین کورد زارەر بێت هەر لە بینە کار کوردزەرەکە هیوادارم هەموو ماڵی کوردی ڕێک بخرێت بەڵێ کای کردی سەرنجی تۆ بەڵێ هیوادارین سەرنجی تۆش گەیشتی بێ سوپاس هەژار لە چەمچەماڵەوە فەرموو ئەم کاتەوە باش دەستخۆشی لە یەکەم کاکە کار بەڕاستی کەناڵەکەیەوە کەناڵێکی ئازاد و سەربەخۆیە بەڵام بەداخەوە زۆر جار ڕەبسم بەکەن یان لە بەشی کۆنترۆڵ و یان لە پەخش نازانم بۆچی منیش تاکێکم لەو کۆمەڵگایە بە ئازادی ئەمەوێ بەشداری بکەم لەسەر بەرژەوەندی گشتی و پاکانی گەلەکەم کاک هەژار من پێم وایە جەنابەت کاک سەرتیپ زۆرجار بە ناوی سەرتیپەوە بەرد بەشداریەکە زۆرترین بەشداریشەکەی ئێمەش پێمان خۆشە سەرنجی تۆش سەرنجی مانتەقینە کێشەمانە بەڵام بۆ ئەوەی زۆر پەیوەندی دووبارە نەبێتەوە پێمان باشە حەق ئەو حەقان کەسی دیکەشە بێ خەڵکی دیکەش ئەیانەوەی قسە بکەن بە هەندێک جار کات باوانیش بێ فەرموو لە خزمەتداین سپاس دەکەم بە نسبەت ئەمڕۆ ئێمەی کورد چی بکەین کێشەی شیعە و سونە بە ئێمە چارەسەر ناکەوێت ئیمڕۆ لە هەموو وڵاتانی ئیسلامی عەرەبی لە پاکستانەوە تا ئەقسا دووەل عەرەبیە شەڕی شیعە و سونەیە لە پاکستان لە یەمەن لە سعودیە لە عێراق لە سووریا ئێمە ئەبێ دوورە پەرێز بین نەچینە ناو ئەم دوو جەمسەرەوە وەکو کورد وەکو کێشەیەکی سیاسی وەکو کێشەیەکی نەتەوەی ئەم دوو لایەنە ئەم دوو مەزەبە بە خۆمانەوە نەبەسین لە ڕووی سیاسیەوە ئەبێ کێشەکانی خۆمان وەکو کورد چارەسەر بکەین نە شیعە نە سونە نە عێراقی لەگەڵ کێشەی کورد و مادەی سەوچلان نییە و لەگەڵ بوونی کوردان نییە پێویست ناکات لەمە زیاتر ئێمە لە ڕووی سیایەوە نە لەگەڵ شیعە نە لەگەڵ سونە تێکەڵی بکەین بەڵێ ئێمە عێراقێکی تازە و عێراقی پێکەوە ژیان و بەڵام ئەمانە هیچیان لەگەڵ کوردانین ئێمە ناتوانین چارەسەری کێشەی شیعە و سونە بکەین وەکو کورد کێشەکەی ئێمە کێشەیەکی جیاوازە کێشەیەکی سیاسی نەتەوەیە سەرۆک بەرزانی سیاسەتمەدارێکە غاندیە ماندیلایە ئینسانێکە خاوەن تەجروبە و ئەزمۆنە باوەڕ ناکەم خەڵکانێکی وەکو من بتوانێ هەڵە لەو پیاوە مەزنە بگرێ لەبەر ئەوەی بە بنەماڵە شایستەی سەرکردە و سەرۆکایەتیە و لێهاتۆ و پێشمەرگەی شاخ و سەرۆکی هەرێمی ئێستایە و هەر بژین بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش سامان لە زەڕایان فەرموو الو بەڵێ کاک سامان کردەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکێت تکایە الو قوربان زۆر سپاس فەرموو بەڕێزی شامانی وڵی کاکە برا من زۆر پیرۆزباییتان یەکەم بە بۆنەی ئەوەی کە خۆزی ڕخنەوەیمانەیە ئەو برادەرەی کە نازانم ڕخنە سەرۆک مامجەلا لەگرێ کاک سامان ببەرە دەنگی تو باش نایێتە من ئەوەی توش وتوە کەس ڕخنە نەگرتووە تکایە بابەت ئێمە لەسەر شتێکی دیکەیە تکایە بەڕێزان پێمان باشە لەسەر تەوارەکە کاک سامان ببوورە چەند جار داوای لە توم کرد بەڕێزان من لێرە تەنیا خزمەتیەوە یەکەم تکایە تەنیا خزمەتیەوە یەکەم سەرنجی ئێوە چی بێ ئێوە ئازادن بەڵام هەندێک شت هەیە کە مستەلاح نەوترێ ئەو کاتێوە پەیوەندیەکەن تەلەڤیزیۆنەکەتان کەسکەن بۆ ئەی لێرە کێشەی تەکنیکیمان بدروسە بێ دەنگیەوە ناگات ئێمە جێمان لە ئێوە نابێ دەنگیەوە ناگاتە بینەریش بەس تکایە لەوە یارمەتی مەبدەن سوپاسانەکەین باوکی جەبار لە باسەرمە فەرموو بەرە ئێوارە باش براجان سەرچاوم چۆنی باشی براجان سەرچاوم براگیان ساوت خۆش بێ عەزیزی بەڕێزی براجان وەڵی بەڕێی من کورد هەلوێستی تاچی هەبێ یان ئەگەر وەزێ عێراقی بشێوێ یعنی لۆمەش هەر خراپە ئەمەش ناڕەحەتە بین بار و گوزەرانی مەش پێکەتی ئەوزا زۆر هیوادارم یعنی کورد دەست پێشخەر بی لەو وەزعی بینی عێراقی
بە هەموو شێوەشی بە هەموو توانایەتی خۆی بکەتە گەڕ لەوە خاتری ئەوەی هیچ ئاژاواکردنا و عێراقی ڕوونەداتن چکە بە خۆ دەزانانی ئەگەر لە ناو عێراقی ڕوو زمانەی ئەمەش هەر عێراقینە و لۆمەش خەنەبە معنەوەیە هەم کورد سەربەرزەبی و هەم سەربەرزیشە ئینشاءڵڵا. باڵێ باوکی جەبار بەڵێ سپاس محەممەد لاو لێرەوە فەرموو. کاگەکەڕێوار باش باشتر باشی برا زۆر سپاس کای محەممەد فەرموو. کاگە گەرجیان وەڵا ئەگەر جەنابێت خۆت ئەڵەی کەناڵەکەی ئێمە ئەهلیە و سربەخۆیە و ئازادە و هەر کەس بۆی هەیە ڕێی خۆی دەربڕێ بە تووشەوە توش ئازادی فەرموو. من ڕێیەکەم هەیە دەریە بڕم بەڵێ جەناب و پێ بەس تکالی یەکەم پێم خەتع مەکە. بالتأكيد بەپێت قەتا ناکەم بەڵام تکایەشە هەندێک کۆمەڵی قسەی هەندێک مستەلحی تەشیرەیە هیوادارم جەناب دووربیلەوە فەرموو. کاگەکان ناڤارا عین جیڤارا لە ناوی چییە لە کەلار ئەڵێ ئێمە مەسعود بەرزانی بە سەرۆکی خۆم نازانم ئێمە من ئێستا لەو تەلەڤیزیۆنە ژێراتانە حەز دەکەم ناڤارایە جیڤارایە ناوی چییە هەشتێکی ناوە چاوی دەرەهات حەز دەکەم ببوورە کاک محەممەد ببوورە بێگومان لە ئێستاشدا لەوانێ سەرۆکیاری کوردستانیش خۆی کرد بینەرێکی ئەم بەرنامە بێت لەوانش پێ خۆش نەبێت لە بەرەوە کوردستانی 5 میلیۆن 6 میلیۆن مرۆڤتیاژی گرەی هەموو وەکوت و بیر ناکەنەوە لە بەرامبەر یەکێسا با کومەڵێ قسە نەبێت ینی تۆ کومەڵێ مستەڵح نەبێت فەرماتوانی ڕەخنەی خۆت بڵێ بەس بەشێکی منطقی فەرموو. ئەگەر من سەفەرێت تەلەفۆنێکم کرد هەوجوم کردە سەر سەرکردەکەی ئەو ئامادەی هەوجوم کات سەر سەرکردەکەی من سەرکردەی چێت تۆ خۆش ئەوە تۆ جیاوازیت کرد تۆش نەفسی ئەو جیاوازیت کە کای محەممەد توالێ سەرکردەی من و سەرکردەیە و کەواتە لە هەرێمی کوردستان بۆەوە هەیە بەرەزان بۆەوە هەیە ئەوڵە من بە سەرکردەی خۆمی نازان ئەمە یەک ئێمە هیچ کاتێکمان لەسەرەوە نەکەوتووە کە ئەو ئەنساری وەکو ئەو سەرۆکی حیزبی وەکو ئەویش ئێمە بە سەرۆکی ئێمە بە سەرۆکی خۆی بزانێ یا بە سەرۆکی هەرێمی بزانێ کاک عەلی لە سلێمانی ئەڵێ باسی سەرۆکی هەرێمەکە و کێشەی شخصیە نەخێر ئەسڵ ئاساسی نییە کێشەی شخصی نییە و چاویان ببوورە کای محەممەد نزانم هەر پێ بەتون مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانە لە چارچەوەی هەڵبژاردنێکی ئازادە بۆتە سەرۆکی هەرێمی کوردستان پارلەمان بێگومان ئەمە واقعیە و ئێستاش بە شێوەیەکی فەرمی سەرۆکی هەرێمی کوردستانە بێگومان بیربوچوونی جیاوازە بێ نەک لەسەرەوە لەسەر سەرۆکی حەزەبەکانی تر لەگەڵ سکرتەرەکانی تر بە بەرەزان بوو لە جادەی کوردستانیە لەسەر کۆمەڵێکی تا تەقەبولی ڕێی مقابل ناکەنانە گەر بەرسوی شەبێ بەرسبێکی تونتە بێ بۆ دیالۆگێکی کراوە منطقی و باش نابێت کە فعلا لە یەکتر تێبگەن مشکلە ئێمە کێ سەرۆکی هەرێمەکە ناوە شتێکی ئاشکرایە و یاسا و ئیستیحقاقات هەڵبژاردن دەست نیشان کردووە ئێمە باسی ڕەوشێکی دیکەکەین کەمال لە شاری سلێمانی فەرموو. بەڵێ ئەلۆ ئەم کاتتان باش هەموو کاتێکت سەرەتا من دەمەوێت بۆ شعرێک جوابی جیڤارا و عەلی و هەژار بە ئەوسیەکە سەروەر و عەلی و جیڤارا ئەڵێ پاژە شعرەکەش دەڵێ سەگی نهێنگر ببوورە کاک کەمال نهێنگر لە کەس ناوەڕێت ببوورە کاکی کەمال ببوورە ئێرە بەرنامەیەکی تەرفیعی نییە شەعر و شتیا بڵێن ئێرە بەرنامەیەکی باشی ڕەوشێکی سیاسی هەستکاری هێزەی کوردستانەکە پێمان باشە زیاتر تەشەنوچ لەسەر ڕەسەرنجی یەکەس بەرەزان ئەم بەرنامەیە فرسەتێکە ئەمە مینبەری خەڵکی کوردستانە ئێوە تەنیا لێرەتان بە ئازادی سەرنجی خۆتان نیشان بدەن بە هەموو نەبێتە ڕەتفعیل و بەرسەبدانی کەسێکە بێت پەیوەندی بکە هەمووی ڕەتفعیلاو بێ هیچ ئیسیفادەش نەبێ ئێمە باسی پرسێکی حەساسێکیان قسە لەسەرەوە بکەن تکایە باوکی ئادەم لە هەولێرەوە تکایە لەسەر تەوەرەکە فەرموو باوکی ئادەم بەڵێ بەڕێزم چۆنی سەرچاوم تکایە تو لەسەر تەوەرەکە قسە بکە دەستخۆشی تەوەرەکە لە یەکەم زۆر سپاس پێویستە لەم کاتا ئێمە ماڵی کورد هەموو خۆمانێک بخەین و خۆمان نەدەینە پاڵ هیچ زانێکی تر و هەر هەمومان یەکدەست بین بۆ ئەوەی بتوانین هەموو کێشەکان حەلکەین کاتان لێەکەین با لەوە زیاتر باسی سەرۆکی هەرێم و ئەوانەی کە نەکەن کاک جیڤارایە کاک عەلیە کەسیکەیە سەرۆکی هەرێم قورسایەکی خۆی هەیە تکاکەم با باسی سەرکردێکی کورد نەکەین ئێمە ماڵی کورد ڕێ بخەین و هەمومان بە یەک دەنگ خۆمان دێنە پاڵی هیزلانێک بەڕاستی لەم کاتا ئەوان پێویستیان بە ئێمە خواردنە پاڵی ئێمە بەڵێ ئاری لە شاری سلێمانی فەرموو کاکاری ئەلۆ کاتت باش هەموو کاتێکت زۆر سپاس وەڵا ئەمن هیوادارم ئەم جارێکیان
کورد نەکەوێتەوە هەڵە وەک جارەکانی کە لەسەر هاشمی ئەو کێشەیە دروست بوو لە بینی هەرێم و بەغدایە ئەم جارەیان پاسەوانەکانی وەزیری داراییان دەستگیر کردووە ئەوەی کێشەی سوننە و شیعەیە کێشەی کورد نییە هیوادارم ئەم جارش کورد لە خۆی بایب نەبێ بەسەر ڕۆیی نەکات نەچێتەوە ئەو مۆزوعە و برادرێ هەرچەنە بەرنامەکەی ئێوە وڵاتدانەوە ئەڵەن باتیانەبێ بەڵام من برادر لە سلێمانی جوابی جیڤانە بە وەڵامدانەوە بێ بەڵام وەڵامدانێکی مانتەقی بێ تەشیرتیان نەبێ بەڵێ بەڵێ کاکی ئاری بەرزان پێمان باشە ئێوە دیالۆگ بکەن لە گەلێکتر و پەیوەندیای سەرنجی خۆتان نیشاندان ڕەخنەش بگرن بەڵام بە ڕەخنەیەکی تەشەنوجی نەبێ ڕەخنەیەکی قسەی ناشرین کۆمەڵێک تەشیراتیان نەبێ بە مانتەقی بێ پێمان باشە دیالۆگ بکەن لە گەلێکتر فەلاح لە بەردەڕەش فەرموو برام باشی زۆر سپاس بەس لەگەرە تا قسەی دەکەم چاوەکەم بەڵێ بەس جوابی جەنابی جاوارەیە نەزانم ناوی چۆ لە کەلار بەس جوابی دەم ببورە با کاتمانامی لەسەرەوە نەڕوا ببورە پێمان باشە لەسەر تەوەرەکە قسە بکە زۆر کەس جوابی ئەوە داوە تکایە بەڕێزان کەس با خۆش مزایدەی خۆشەویستی و ڕێزداری سەرکردەکانی کورد و یەک بەیەکی تاکی کورد لە سەرێمانەکە ئێمە لێرە خزمەتیەوەکەن ڕێزی زۆرمان بوو یەک بەیەکیەوە هەیە بەڵام با تکایە لەسەر تەوەرەکە ببورە حەمە ئەمین لە سلێمانی فەرموو مرحبا قوربان سەرچاوم ئەم کاتیان باش هەموو کاتێکت وەڵا قوربان من ئەمێ لەسەر سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم هەموو کەس دەزانێ چێ و لە چێ و لە چ ماڵەیەکە بەڵام بەنسبەت کە جیڤارە لە کەلارەوە دەمانەیە کە جیڤارە بەس ئەوەنە ئەیوانی خۆیمان با تێ بزانین چ زەلامێکە و چ پیاوێکە بەس ئەوەن بۆ وای کە ئەیوانی خۆش بەدەتەوەی چی بکەیت بەرسوی تۆ چی بێ باو کاک حەمامین تەواو بەرحالە سەرێت لەما بەڵێ ژان ئەس نزانم چاوا بێژین بەرنامێمە ئەم بەرنامەیەکی تەوەرێکت خزمەتەوەدا و پێشاتێکی ڕۆژەوە گرنگ تازرینی نزانم گەلێ جارت بیتە ڕەتفێل و جابدانەوە بوو حتان و کە گەلو ئایا بەت ئەدەبیاتن ئەحزابن کوردستانیدا هەموو ئەحزابان بێجیاوازی نینە جەماوەرێوانژی قاعدێوانژی تەقەبلا ڕەخنەی بکەت تەقەبلایەک دو بکەت ئەن ئەگەر ڕەخنەش بێ ڕەخنەکە تەشەنوجاتی و ڕەخنەیەکە تونتە بیت بەرامبەرێکە دوو بۆ ئەفراشە لەوی وڵاتیای گەلو هەگەر ئەفراشە بە ڕنگڤدانە سەرکردانژیە بە هەیانها ئەڤ تشتێکی ئاساینی نەبدیتنەوە یەک ڕێزیە کوردان دروست نەبە گوتارەکە مشتەرەکە کوردان دروست نەبە بەرحال سەما لە زاخود گەلمەیە فەرموو هەلوودان باش باشتر کاک سەمان کارچوان باشی ئەس باشم گەلێک سپاس کەرم کە بڕاستی دەستخۆش بووتە و بەرنامێتە بۆ پەیوێنتە و بەرامبەر ڕێزی کۆ دەبگیرین سەرکردێت خوا بگیرین بڕاستی هەر کەسێکی بۆ بێت سەرکردەیەکی کورد چی مام جەلال بێت چی کاکی سەرۆک بێت کی نیشتیروان بێت کیشکە هەر سەرکردەکە هەبێت ئەم باوینێ ئەم ویناش کینی ئەم خوشت کینی ئەم شخصیەتە خواتی نخوارێ مخابن بە سەقافەتەمە حتی ویدا که ئەم نزانین پشیداریت بەرنامە دا بکەین یعنی چی گەهشت وان خبرە ئیهانە سەرۆکی خواب بکەن ئیهانە بەرپرسی خواب بکەن یا دەوڵەتە خواب بکەن هر سەرۆکێک مە خەمخوال وی ملەتینە سەرۆک ئەو بی ئەوێت دەمێ گوتی ئاڵای بەحسیان نایەت ڕاکردن حتا کەس ناتە ڕاکردنێ بەڵێ سەرۆک ئەو بی خۆ حتا ویڵا کە دژی بەڵێ کاکی سامان ئۆ سەرۆک نەها چ بکێت نەها ڕەوشێک عێراقاتیە ڕۆژەوێ و سەمانوجێوی سەرۆکە پەرلەمانی لە جەم سەرۆکیە گوت و بێژان دکەن لە ڕاوشان هەنها ناوبەرە عەرەبین شیعە و سونە بەشە کێشوان تایبەتی لیستە عێراقی و دەوڵەتە یاسا پرسگیرەی کێش هەیە پێویستە دنهادا سەرکردات یاریما کوردستانی سەرۆکی یاریما کوردستانê چ بکەیت گەلو راستی از خواهد بینیم بری گفت که تلفن کات کردن گفت از دزریجاتی سر کردن با سر وزیر دارایی اولا کشکا شیعه و سنه اولا کشکا عراقیه سوایدی هرچی که سر وزیر خارجی هشار زیوادی دوز باده که سر حکم بشه دشی جی دیوان شلاکت که کس رکلی نکرد سرو که هرم حتی وقت که خمخور هرم کردستانی و خمخور خب بوستا که هرم کردستانی لازم نیست نبرده وجدویا و هم همید متفق بین دیگ دزمین ایگ دل بین دام بشین برانبر هر دشمنه که هر تدریجه که بوستا هرم تکیلن و افدم باش بله سپاس سلام لکفریا فرمو بەڵێ ئەم کاتت باش سەرچام کاک سەلام دەستخۆشیەم بەرنامەتان یەکەم سپاس بۆ تۆ من داوا لە هەموو برادرانەکەم لە هەموو کوردێکی بە شەرەفەکەم کە پەیوەندیە کاتێتانەوە ناوی هیچ سەرکردەیەک و هیچ کەسێکی سەرکردەکانمان نەبات باتی
عربە شۆڤێنەکان و باسی نووری مالکی و باسی ئەو کەسانە بکەن نەک باسی خەڵکانی خۆمان و ئیسا برادێک لە سلێمانیوە کاک سەروەر باسی بەڕێز مامجەلالەکە ئەڵێ مامجەلال بێتۆ نێتەوە هەر وەکو خۆیەتی نەخێر من ئەڵێم وەکو خۆی نییە بەڕێز مامجەلال پیاوێکە ئیتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا لە هەموو شوێنەکان شوێن دەستی دیارە تەوازنی عێراقی ئەو ڕاگرتووە من داوای لێ یەکەم جارێکی تر ئەگەر باسی مامجەلال لەگە با دەستنوێژ برێ ببۆرە کاک سەلام سوپاس بۆ تۆ ببۆرە پێم وایە بارەزان هیچ کەسێک لەم سەر ئەم زەمینە مقدس نییە ئەوانەی سەرکردایەتی کوردیان کردووە ئەوانەی فعلەن ئەوانە شانسێکی زیاتریان نەبووە کە پێگەیەکی باشتریان بۆ خزمەتیان گەلێ کردو ئەگەر پرس بەوانیش بکەیت بە زەروک تاالبانی بکەیت بە زەروک بارزانانی بەس بە هەموو کەسێک بێگومان ئەگەر پرسێکی یا پێ بکە ئایا بەم شێوەیە دەبێت خالی کە باسیام کە دەستنوێژ بگرێ بێگومان ئەمانە ڕەبزەکەنەوە لە بەرەوە ئەوە خاستی ئەوان بووە بتوانن خزمەتیان گەلێ بکەن وەکو خۆیان ئاڵێن زۆر جار بەرحال هیویدارین سەرنجا جادا کوردستانی تایبەت هەرچەندە گەلێکی شوان دووریش تەوارێمە بوو بەس ئەوێن تایبەت بی تەواری کورد بنادا چاوە تعاملێت گەل کریزانهایە عێراقی بکێت گەلو پێویستە چ بکەت هیویدارین سەرنج بۆ سەرکردایەتی کوردان گەشت بێ حتا سوبەی تەوارێکی گەرمتر دارڤێرێم خزمەتەوە بکەین هەر شاد و بەختەوەر بنێوار باش